ئەو گۆمەی کە بەرگری شارستانی لە بەیانیەوە پشکنینی بۆ کات گومانیەوەی لێکا کە ئۆتۆمبیلەکەی لێبێت هەر لە دەمە و نیوەڕۆژ پارچەیەکی ئۆتۆمبیل و دوای سپێری ئۆتۆمبیلەکە هەر لێرە لەم گۆمە دەرکەوت. جاگەر دیمەنەکانتان نیشان بدەین، ئەمە یەکێک لە گۆمەکانە کە لە نزیکی ئەو شوێنەیە کە ئۆتۆمبیلەکەی لێکەوتە ڕووبار بە نزیکەی 500 متر بۆ 600 مترێک. لە ئێستادا تەکنیکێکی جیاواز تاقیەکرێتەوە بۆ ئۆتۆمبیلەکە بدۆزنەوە کە هەم سوود لە ئەفارەکە ئەبینن، هەم سوود لە هێزی موگناتیسیە بینن. موگناتیسێکی گەوریان هێناوە کە کێشەکەی 400 کیلۆگرامە و موگناتیسەکە توانای هەڵگرتنی 1 تۆن ئاسنی هەیە. ینی ئۆتۆمبیلەکە ئەگەر لە ژێر ئاوەکە بێت، ئەگەر وەزنەکەشی لە تۆنێک زیاتر بێت، ئەوە لە ڕێگای ئەم هێزی موگناتیسەوە بە ئاسانی ئەتوانن شوێنی ئۆتۆمبیلەکە دەست نیشان بکەن و بیدۆزنەوە. ئێستا هەم سوود لە ئەفارەکە بینن، هەم سوود لە هێزی موگناتیسەکە ئەبینن بۆی گومانی تیمەکانی بەرگری شارستانیەوەیە کە ئەو ئۆتۆمبیلە لێرە لەم گۆمە تێنەپەڕی بێت، لێرە بتوانن بیدۆزنەوە. بە پێیەوەی کە قسەی تیمەکانی بەرگری شارستانیش بێت، هەرچەندە موگناتیسەکە توانای هەڵگرتنی 1 تۆنی هەیە، بەڵام ئۆتۆمبیلەکە ئەگەر لێرە بێت ئەوە ئەتوانن لە ڕێگای موگناتیسەکەەوە لە ڕێگای ئەو موگناتیسەوە بیدۆزنەوە، یاخود ئەوەی کە هەر موگناتیسەکەش بتوانێت ئۆتۆمبیلەکە بەرز بکاتەوە و دەرکوێت بۆ ئەوەی کە ئۆتۆمبیل ئەگەر کێشەکەشی زیاتر بێ، بەڵام بەهۆی ئەوەی کە لە نێو ئاوە کێشەکەی کەمە بێتەوە و تیمەکانی بەرگری شارستانی هیوایان بوێ کە تاوەکو دەمە و ئێوارە تاوەکو ئەوەی کە دنیا تاریکە بێت بتوانن ئێرە پشکنینێکی تەواوی بۆ بکەن ئۆتۆمبیلەکە ئەگەر لێرە بێت بیدۆزنەوە.